بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على أشرف المرسلين سيدنا محمد صلى الله عليه وسلم وعلى آله وأصحابه وأمته أجمعين إلى يوم الدين. السلام عليكم ورحمة الله وبركاته. الأخوة بارموا خواي قورة طاعة عبادتها ملايك من قبولك إن شاء الله. داوى الأخوة دكم آوال بهشتكي خويا إن شاء الله كمان كاتوا زحمته رنجو ما نبول ما بوبكا برحمة لقيامتها إن شاء الله. أمنيات في القرآن، خوزقا كان لقرآن دا خوزقا خواستن شتيكا ناية دي لقرآن دا لهج جيقادا خواي پروردگار جل جلاله باسي خلقي دكات كخوزقا أخوازي أويك أو حالتيك واتيا يا وانبوايا خوزقا أخوازا كان لقرآن دا كين أوانا خوزقا أخوازن كأو كاري كردويانا خوزقا نيان كردايا أو كاري نيان كردوا خوزقا بيان كردايا كين بزانن لقرآن دا لهج جيقادا خواي رب العالمين باسيانكا كأوانا چني رنجرون چني حسرد مندن چني ما يبوچن يكم رب العالمين فرميت درباري منافقين كاتيكا پیغمبر صلى الله عليه وسلم سركوتنيكي بدست اهينا لقل يا ابون كاتك شكستيكي توش ابو لجنگيكا توشي نشستيك ابو پشتي انتي اكرت خويا رب العالمين درباري او بيباور منافقانا افرمي اي پیغمبري خوا صلى الله عليه وسلم اوانا كاتي سر اكوي كاتي كزال ابي بسر دجمناني خوادا الين يا ليتني كنت معهم فافوز فوزا عظيما الين خوزقا ايمش لقل محمد هاولانا بوينايا بو اوي ايمش سرفراز بوينايا ازانن مسلمان كان كاتي كمسلمانان برو غزوة أحد كوتنا ري سيصد جنقاوري منافق لنا رزي صحابة يا أبو سيصد جنقاور منافق يعني ضلي كنيت يا نفقيت يا كن نفاقة وكتشون بتوني لكي أسمر ألين نفق شون كلمدي والري لودي ودر أتشي نفاقش أويا ضلي أو كست كنيت يا إيمان العياذ بالله إيمان تيايا جيجير نابت أروات دريتوا لجنجي أحدا كاتك روبنا ولا بيني مسلمانان بباوركانا رويا عبد الله كري أبي كري خليف سيصد جنجا ورلنا وري صحابيا باشك شي فكرت بو بهوي دابزيني ولي أصحابي بيغمر صلى الله عليه وسلم جاء معنا كاتك السر أكوت بيغمر صلى الله عليه وسلم يا ليتني كنت معهم خوزقا يا مش لقل يا بنايا تازه خوزقا باوي نماوا تازه أما خوزقا يكم لقرآن دا خوزقا دوام لقرآن دا كهيك سودي نية بخاونكي أو آيتي سورة فرقان يا ليتني لم أتخذ فلانا خليلا
يا ليتني اتخذت مع الرسول سبيلا. أما خوزقاي سيهم خوزقاي دوهم و سيهم أزانن چون دابزي أزانن سبب نزولكي چيبو پیايك هبو لمكيا ناوي عقبي كري أبي معيط بو. ناوي چيبو عقبي كري أبي معيط يكي بو لساداتي مكة لقوركاني مكة. أم بياوا دعوتك ساس كربو بيغمر صلى الله عليه وسلم. بيغمر صلى الله عليه وسلم قبول دعوتك كرت بو أوي بفرستك بزانية لما لكيا دوق سي خيري بو بكا وبشكو مسلمان بيت. أجر عقبة مسلمان بيت أو براستي پشتیوانێکی گەورەیە بۆ دینی ئیسلام. بڵێ سفرە ڕاخرا و خواردن ئامادە کرا و عقبەی کوڕی ئەبی معەیط وتی ئەی محەممەد دەی فەرموون دەستکێ بە خواردن نانەکەتان بخۆن. پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەوەنە حەریص و ئەوەنە سوور بوو لەسەر ئەوەی کە خەڵکی ئیمان بێن و نەڕوا بۆ جەهەنەم، خەڵکی مسلمان بێت. وتی ئەی عقبە هەتا وەکو شایەتمان نێنی بە حەق مسلمان نەبی دەست نابم بۆ نانەکەت، نان ناخۆم. عقبەش ناچار بوو کە عەیب بوو لەلاو عەرەبا کەسێکی خانەدان سفرە ڕاخات و میوان نان نەخوات و بە گوێی میوان نەکات. ئیمانی هێنا بە پێغەمبەر صلی الله عليه وسلم، شایەتمانێکی پاکی هێنا، مسلمان بوو بەدڵ، تەوبەی کرد و مسلمان بوو. وەلیمە و دعوەت تەواو بوو. عقبەی کوڕی ئەبی معەیط ڕەفیقێکی گیانی بە گیانی هەبوو، ناوی ئوبەی کوڕی خەڵەف بوو. بیستبووی کە عقبە مسلمان بووە، چوو بۆ ماڵیان دەرگای لێ کردەوە، وتی وەجهی عەلا وەجهیکە حەرام، وتی دەموچاوم دەموچاوت نەبینێت، وتی هەتا ماوم مەرحەبایت ناکەم، هەتا ماوم شەراکەتت ناکەم، ئەگەر نەچی پاشگەز بیتەوە لە دینەکەت و ئەگەر نەچی تفێکەیتە ناوچاوی محەممەد. العیاذ بالله. ئەمیش مەسلحەتی دنیایی لە بینیانە هەبوو، کافر بوویەوە العیاذ بالله، مرتد بوویەوە، چوو لە ڕێگەی بەیتە، لە ڕێگەی کەعبە و لە ڕێگەی ماڵی پێغەمبەرە صلی الله عليه وسلم، کە ئەچوو بۆ بەیت پێغەمبەر صلی الله عليه وسلم. لەویا عقبە ڕای گرت و تفێکی کردە ناوچاوی پیرۆزی پێغەمبەر صلی الله عليه وسلم، چونکە دڵی شەریکەکەی خۆشەکە، دڵی هاوڵەکەی خۆشەکە، ئیمانداریەکەی مەسلەحەت بوو، لەبەر خاتر ڕووپامایی بوو، دڵسۆزانە نەبوو. یەکسەر ڕەب العالەمین ئاەتی دابەزاندە خوارەوە، ويوم يعض الظالم على يديه يقول يا ليتني. هاي خۆزگا ڕۆژێ گێت ئەو ستەمکارە پەنجەی خۆی ئەگەزێت، يقول يا ليتني اتخذت مع الرسول سبيلا. ئەڵێ خۆزگایە ڕێگەی پێغەمبەرم بگرتایە صلى الله عليه وسلم، خۆزگایە پێبەپەی پێغەمبەر بڕۆشتمایە، خۆزگایە شوێنکەوتەی ئەو بوومایە. ئەمە خۆزگەی دووهەم لە قورئاندا کە ئیستیفادەی نییە لە قیامەتا ئەڵێ. خۆزگەی سێم هەر لەسەر عوقبە دابەزی. يا ويلتا ليتني لم أتخذ فلانا خليلا. هوا ويلا بۆ من خۆزگایە ئومەیەی کوڕی خەڵەفم نەکردایە بە هاوڵی خۆم، خۆزگا پێغەمبەر هاوڵم بووایە. ئەوە تا ئێستا ڕەنجەڕۆم و ئیستیفادەی نییە بۆم. ئەمە خۆزگەی سێهەم. خۆزگەی چوارەم، کافران و بێباوەڕان کاتێک کە حساب و کتاب دەست پێکات، کاتێک کە نامەی ئەعمال ئەکرێتەوە، ئەزانن ژیانی نەبڕاوە ئەو لایە، ژیانی ڕاستەقینە ئەو دیوە، قیامەتە. بۆیە ئەڵێن یا لەیتەنی قەدەمت لحەیاتی. ئای خۆزگایە شتێکم پێش بخستایە بۆ ئەم ژیانم، ئەمەیە ژیانی ڕاستەقینە،
ئەم ژیانە مردنی تیانە یا لەیتەنی قەدەمت لحەیاتی ئەویش ئیستیفادەی نییە. ئەمە خۆزگای چوارەم. خۆزگای پێنجەم کافران و بێباوەڕان لە ڕۆژی قیامەتە کاتێ نامەی ئەعمالیان وەرئەگرن بە دەستی چەپیان لە قیامەتە خەڵکی دوو بەشە، ئەصحاب اليەمین ئەصحاب الشیمال، ئەوانەی دەستی ڕاست ئەوانەی دەستی چەپ. کاتێ نامەی ئەعمالیان بە دەستی چەپ وەرەگرن ئەڵێن یا لەیتەنی لەم ئوتە کیتابیە، ئای خۆزگایە هەر ئەم نامەی ئەعمالەم وەرنەگرتایە، ئەی خۆزگایە هەر نەمزانیایە چیتیایە. بەڵام ئایا ئیستیفادە هەیە ئەو خۆزگایە؟ سوودی هەیە؟ بە هەر خۆزگا بخوازی، خۆزگا خواستن و لەیتە نایەتە دی، وەکو تەڕەجی نییە و ڕجاکردن نییە. یا لەیتەنی لەم ئوتە کیتابیە، ئەی خۆزگا نامەی ئەعمالی خۆم هەر پێ نەدرایە. خۆزگای حەوتەم کافرەکان کاتێ زیندوو ئەکرێنەوە حساب و کتابیان لەگەڵ ئەکرێ العیاذ بالله، ئەزانن بەرەو کوێ ئەچن، ئەزانن بۆ کوێ ملئەنێن، ئەزانن بەرەو کوێ ئەڕۆن، ئەزانن چیان کێڵاوە، ئەزانن بۆ کوێ ئەڕۆن. ئاوا دەخوازن ئەڵێن یا لەیتەنی كنت ترابا، خۆزگا من گڵ بوومایە، ئەی خۆزگا هەر دروست نەکرامایە. تۆ سەیری ئەم ئینسانە جوانە، ئەم ئینسانە پاکە، ئەم ئینسانە عاقڵە، وا بکە لە خۆی لە دنیادا ئەوە نەکردەوەی خراپ بکە لە قیامەتا بڵێ خۆزگا گڵ بوومایە پێیان پیا بنایم. ئاوات بەگڵ ئەخوازێ، ئاواتی کۆتایی و خۆزگای کۆتایی کە لە قیامەتا خەڵکی بێباوەڕ خۆزگا ئەخوازێ ئەوەیە کە ئەڵێن یا لەیتەها کانەت القاضیە، ئەڵێن خۆزگایە کە ئێمە یەکەم جار مردین ئیتر زیندوو نەکراینایەتەوە. خۆزگایە ئەو قەزاوەتەی کە خوا سەپاندی بەسەرمانە کاتی مردن ئیتر دووبارە نەبوایەتەوە. خۆزگا زیندوو نەکرایەنیتەوە. دێ مسڵمانەکان فەتەدارەکوها، ئیتر با پەندی لێ وەرگرین ئەم خۆزگایانە ئێستا هێشتا ماوین نەیان خوازین، هەتا زیندوین با لە ڕۆژیەکە کە خوازگا خواستن و ئاوات خواستن سوودی نییە نەیخوازین. ئینشاءالله ئینشاءالله ئێمە ئەهلی بەهەشتین، ئەهلی خێرین، مادام خوا موفەقی کردین بۆ عەمەلی ساڵح وان لە ماڵەکانی خوادا ئینشاءالله لە قیامەتا ئەو ئاواتانە ناخوازین. ئینشاءالله ئەچینە قیامەت بە ڕووی بەرزەوە بە توێشووی پڕەوە ئینشاءالله. خوا لە گوناهمان خۆش بیت، خۆیا ڕەحممان پێ بکەیت، خۆیا ئیمانمان سەلامەت بکەیت، خۆیا ئیسلاحی حاڵمان بکەیت، خۆیا دوعاکانمان گیرا بکەیت، خۆیا شیفای نەخۆشەکانمان بەی، خۆیا شیفای نەخۆشەکانمان بەی، یا ڕەبی خۆیا شیفای نەخۆشەکانمان بەی. مسڵمان لە نەخۆشخانەی شار کەوتووە شەکرەیەکی خراپی هەیە، دوعای خەیری بۆ بکەن خوای گەورە شیفای با ئینشاءالله. یا ڕەبی ئەوەی ئەسیرە بەرەڵای کەی، یا ڕەبی ئەوەی مشکلەی هەیە بۆ چارەسەر بکەی، یا ڕەبی خوایە ئەوەی دایە مناڵەکە خوایە مناڵی ساڵحی پێ ببەخشی، یا ڕەبی ئەوەی ئیمتیحانی هەیە خوایە ئیمتیحانی بۆ چارەسەر بکەی، خوایە ناجیحی بکەی، سەرکەوتووی بکەی، موفەقی بکەی، یا ڕەبی خوایە هەرزانی خەیتە وڵاتمانەوە، یا ڕەبی خوایە ڕزق و ڕۆزی حەڵاڵمان بەنسیب بکەیت، یا ڕەبی خوایە محتاجی حەراممان نەکەیت، یا ڕەبی خوایە ئەوەی چاکە چاکی بۆ بکەی، یا ڕەبی ئەوەی خراپە خوایە چاکی کەی، ئەگە باش نابێ خوا لە ناوی بەری، خوا بە ئیسلامەتی بمان ژێنی، بە ئیسلامەتی بمان برێنی، خوا بەر شەفاعەتی پێغەمبەرمان خەی. آمين آمين. الحمد لله رب العالمين. السلام عليكم ورحمة الله وبركاته.